لە بەڕێزێکەوە بۆمان هاتووە کە ئەڵێ دایکم نەخۆشی شەکرەی جۆری یەکی هەیە لە ساڵی 2014ەوە و بۆ ماوەی 4 ساڵە بێت تووشی کێشەی میزە چورکێ بووە و میزی بۆ ڕاگیر ناکرێ و لە ماوەی یەک کاتژمێردا 3 بۆ 4 جار میز دەکات. هەندێک جار بۆی ڕاگیر ناکرێ و بردومانە بۆ لای دکتۆر چارەسەر نەبووە. تا ئێستا وازی لە دکتۆر هێناوە لەبەر ئەوەی کە بێئومێد بووە لە چارەسەر و ئەو چارەسەرانی کە بەکاری هێنێ بۆ نەخۆشی شەکرە دەرزی ئەنسۆلین بەکاری هێنێت لەگەڵ حەبی بەیانیان و ئێواران. ئەڵێت هیوادارم ڕێگە چارەیەکمان پێ بڵێن کە دایکم لەم کێشەیە ڕزگاری بێت. دایکی تەمەنی 58 ساڵە و 4 ساڵە ئەم کێشەیە هەیە. بەڕێز بۆ ئەم حاڵەتە ئێمە لە ڕاستیە ئەو نەخۆشانەی کە شەکرەی جۆری یەکیان هەیە یا جۆری دوو پێیان دەڵێن کە ئەبێ زۆر بە وریاییەوە ئاگاداری ئەو شەکرەیە بن کە هەیەە لەبەر ئەوەی کە بەرزبوونەوەی شەکرە لە خوێندا بۆ ماوەی دوور و درێژ وا ئاکات میزەڵان ئەو دەمارانەی کە هەستی بۆ ئەگەیەنێت زەعیف و لاوازە بێ و هەروەها دیواری میزەڵانیش کێشەی بۆ دروست ئەبێ بە دوو جۆر. هەندێک کەس هەیە میزەڵانی چالاکی زیا ئەکات وای لێ ئەکات کە فریای میز ڕاگرتن ناکەوێ و بە شێوەیەکی زۆر میز ئەکاتە دەرەوە بەبێ ئەوەی کە نەخۆشەکە ئەو کەسە بتوانێت کۆنتترۆلیکە و جۆری دووەمیان ئەوەیە کە ئەو کەسانە میزەڵانیان تەمەڵە بێ میز کۆ ئەکاتەوە بۆی بەتاڵ ناکرێت. ئێمە لەم حاڵاتانەیە پێویستە نەخۆشەکە سەردانی دکتۆرێکی پسپۆر بکات، سۆنەرێکی تازەی بۆ بکرێت، زەرعێکی میزی بۆ بکرێت، بزانین هەوکردنی هەیە یان نە لە سۆنەرەکەیە سەیری قەبارەی میزەڵان و ئەو میزەی کە تێ ئەچێت و بەتاڵکردنەوەی ئەکرێت و هەروەها هەندێ پشکنینی تر هەیە کە لە کلینیکە ئەکرێ بۆ ئەو کەسە. ئینشاءڵڵا چارەسەری ئەبێت پاش ئەوەی کە ئەگەینە تەشخیصکردنی کۆتایی ئایا ئەم خاتوونە بەڕێزە ئەو کێشەیە کە هەیەی کامیانە وە گوتمان دوو جۆری هەیە و زۆربەی کات بە حەبوو دەرمان ئەتوانین ئەو کێشەی بۆ کۆنتترۆلکەن ئینشاءڵڵا. سمارت وەرچەرخانە.